پیرانی خۆشەویست سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش هیوادارم لە هەرچوهان ساغ و سڵامەت بن لە خزمەتانان بۆ پێشکەشکردنی ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە اسماعیلی وەیسی قسە و باسەکەین بە بۆنەی 11 گوڵان ڕۆژی جیهانی کرێکار. ئیجازەم پێ بدەن لەلایەن خۆم و هاوڕێیانی دەستەندەرکاری تەلەڤیزیۆنی پەرتۆ ڕۆژی جیهانی کرێکار پێشاپێش کە دە 12 ڕۆژی ماوە بە هەموو کرێکارانی جیهان و کرێکارانی ئێران و کوردستان تەبریک بڵێم. هەروەکو کورتی شارم کرد لەم بەشە لە بەرنامە اسماعیلی وەیسی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکومەتیسمان لەگەڵا وتوێژەکەین سەبارەت بە 11 گوڵان ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار. اسماعیلی وەیسی ئەگە دەنگی منە بیسی بەخێربێی بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ ئێوەکەم وەختانی نەخیام ناقارداگە فەرمووی لە خزمەتام. زۆر سپاس بۆ تۆش. اسماعیلی وەیسی وەکو ئاگاداری ئێستا کە ئەم من و تۆ قساکەین 12 ڕۆژمان ماوە بۆ 11 گوڵان ڕۆژی جیهانی کرێکار ئەوەڵی مانگی مەی. ئەوە بەو ڕۆژە نزیک دەبینەوە. باتەوەجە بە فەدای مبارزاتی سیاسی و ئیجتیماعی لە ئێران کە 6 مانگ زەویان لە ژێرپێی جمهوری ئیسلامی و مزدورانی سەرمایە داخ کردووە. باتەوەجێ بەو فەدا و ئەو جوڵانەوە کە لە ئێرانە وەسیعەن بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی ئێدامەی هەیە، ئێوە ئەوزاع چۆنە بینن؟ ئایا فکرەکەن کە ئەو ساڵ ڕۆژی جیهانی تەبەقەی کاریگەر باشکووتر بەڕێوە بچێوە، خەڵکان و کرێکارانێکی زۆرتر و وەسیعتر و زۆر جەسورانەتر و ئازادانەتر بەجێوە لە کۆڕ و کۆمەڵی چکۆلەدا ئەم ڕۆژە ڕێز لێ بگرن؟ ئایا ئیمکانی ئەمەی نییە کە لە شارەکانە وەسیعەن دەلان و سەدان و هەزاران کەس لە ساڵۆنە گەورەکانە ڕۆژی جیهانی کرێکار ڕێز لێ بگرن؟ با تەوەجێ بۆ فەدای کە لە ئێران هەیە. بەڵێ سپاس بۆ ئێوەکەم وەختانی نەختیارمان قاردەگەوەمی هەروەها کە مەسەن هەیوەی شاردەکە تەبریکێژەم ئەم ڕۆژە هەم بەستی جیهانی تەبەقەی کارگەرە بە كل طبقه کارگر لسد جهانیات چه ایران چه کردستان و هروها جنبش‌های آزادی‌خواه برای طلب که به اصلاح امیدوارم که امسال دستندرکاران فعالین اصلی و سازماندهندگان اصلی به اصلاح برگزاری مناسبت‌های اولا معامه بتوانن که هدفمند سازمانیافته از قبل به اصلاح تدارکی دیوید برنامه‌ریزیان کردن همسکی طبقاتی اجتماعیه که بتوانن به اصلاح ام روزه هرچی باشکوتر به اصلاح به ابراز وجودی که علنیه و لمراکز اصلی شارکانه که به اصلاح مراکز اصلی شارکانه که به اصلاح مناسبه بگذاری تو من تا امیدوارم به سبب قضیه که به اصلاح كل ام شرایط و احوالی که به اصلاح و هشت بانو که به اصلاح که جنبشی انقلابی و سرنگونی جمهوری اسلامی که به اصلاح دریجه که به تحولی عظیم انقلابی به اصلاح لباس سیاسی اقتصادی اجتماعی طبقاتی فرنگی و لزمین های متفاوته که به اصلاح جمهوری اسلامی بشه انقلابی سرنگونی تو معنی او تأثیراتی به او دور نقشه به تو معنی که به اصلاح که ابراز دم شرایطی ویژه اوضاع احوالا اکسون های اولا مهمه دست تاثیرم کردستان متعیبت که مثلا به اصلاح بحث مورد نظران تمرکز بحث کیمز که به اصلاح بتوانن که علنا به وجودی اجتماعی و بگذاری کنن بوچه به نظر من ممکنه، اما ممکنه مثلا چون مثلا کشمکشی طبقاتی واقعی لبین جنبشی انقلابی اکثر توده مردم ایران که حبسش من که حتی میان که مثلا او دیالوگو بالا لامکانات و لزود بيصير تسوي وحشة خصنا وجامعة مثلا بس بقولك الجمهورية الإسلامية بيصير إمكانية كمثلا تسوي وحشة خالنا وجامعة كشتانا كاتبون جلستانا كبوي كبيصير نزل أم خفتش معاك كبقول مردمك كإعتبار يعني كبقول وهذا بتوقع كشان أخوانه أو وقت أو يعني كبناء أي كاخي كيني كبيصير وشالية جرياني كبقول مالتي ك لباس سياسية اجتماعية هيج بايجاي عظيم اجتماعية وأول ما هلا مثل سيتي كبتواني بتوصل بين وهدف بين كبيصا ككل مصيبة قد اجتماعية لجامعة وجد الفقد الفلاحة في بيكاي من دار مستوى كموجودة كجمهورية إسلامية كبيصا سنقولي كان والدنيا كي آزاد برابر ورفاهي
تأمين كردنەوەی ڕفاه عمومی اجتماعی و تأمین کردنەوەی حقوق اجتماعی ئینسانی بێت بە ئێستا جێگوتە حکومەت ئیسلامیانی کاتوانە ئەمە ئەمیدوارم مثلا بەنظر من ئەمە ممکنە متى ممكن وين مثلا قضية من يلو كدانيش من بحثاكم بنابا شرائط وضع أحوال بنابا وضع أحوالي كبيصلا كوجوديز وقبلا نك فقط إنسان مثلا 1402 حتى صلاحية 10 صالون بي 5 صالون بي 7 صالون 6 صالون بي كبيصلا فعالين أصلي رهبران بيصلا أصلي سازمان دهنگان أصلي كارگران كومونيست إنسان هاي بيصلا أبا بيتلو آزادي خواه إنسان هاي پێشتر سکولار بوون لەو جامعە بێتەوە بە هەدەفبەندی سازمان یافتۆ توانێتیانە بەڕاستیگای ئەوەڵ ماهمێ لەمەناکەی شارەکانە بەگوزارکەن و جمهوری ئیسلامی بەتوای ئیمکاناتی وەفشایەوە کە بەزار بەر بەو قەزی بووێت وقطعا ئیمساڵی جمهوری ئیسلامی لەسەر ئەم مەسەلە تلاشەکات کە نێڵێ ئەمە ڕاستەکەن بە شێوەیەکی عەدەنی بەرگوزار بێت ئێرادەتوودێکی متشکل و سازمان یافتەی کارگەر و زەحمەتکێش بێسا بدان سردان شعاراتها بيصا إلى أي قدام هاي مشخصة وكبيصا كيف الخاص خوي عليه النظام ومناسبات بيصانا برابر في الميادية للدفاع عن الحقوق الاجتماعية إنسانة لكل زمن هاي التفاعل الاجتماعي اقتصادي سياسي اجتماعي فرهني جنسي اللي هالبابتي كوا بيصلا كإعلامك عليه موجودين بيساميك لإيران لو تشوات شوية جغرافيا لو شيء مشخصة كبيصا جمهورية إسلامية كبيصا مدافع أو كل تبعيج برابري لحد بابتي كوا كباسي لكين كالجملة مثلا تواشاكين كأم شرائط وضع أحوالك كفشاري ويها وقبو الجمهورية الإسلامية كمثلا هل بعلنا برنامج شو ده داقو با شيميائي بانان كردنوا حملة كردن شيميائي ومدارس بيصا كنيشغل وجناء كنيشغل إذا كيش كبتوين فزايد وحشد إيجاد كان إثباتك مسألة هاي بو هشت ماس وايكد كان إثباتك مسألة أول ما نيجي جواب كاد بوش بوجنان وقع على رغم وكدي قبل حكومتك زد جنا حكومتك قبل من الكجا بلكو حكومتك كبسا زانيت كما سوى أمن انقلابي كبطن وجناني هذا الاجتماعي جنان للشاري ما كتشتوى عليه موجودات الجمهورية الإسلامية كهنابيان يابل هاد نبروا أو وزير بس الجمهورية الإسلامية وأم شرائط بيصير جو فزاي انقلابيانا للجامعة خد خانقة بهذا في داقة قسترش في داقة تعمقه وقصور سازمان يافتر بقوا وقالك أم بشا بيصير للساكنين أو جامعة شهروندان وجامعة كجدان فزاي جروا وحشد إن كانت لهم جودشتانا بيان هي تمالوا كمثلا وشا وكمثلا كوتي تواشاكين أم قشت الشاهوشانا كيشن بو حجاب أواكن وجزنا هذا زي أم دجريانا بون أم جنبش انقلاب يسا كما قول معلوتي أزانيت كأم خاك ريزة أصلية كشيشي عمر الحكومة الإسلامية لنا كأشياء جزيلة كمكا أو تبوي ساقونا بيتوا وأم خاك ريزة بيصير جنانا ومتى يبقى جنان كبيشقام أصليا قضية أو بحماية كشتواني كل جنبش أزالي خواري طلبي ومتى يبقى جنبش كاريجري وكاريجران الكوميسي الشبكية عزيم لها بيصلا جنبشاي برابري طلب للجامعة بيعيتوا أم خارجية تصفيرها كان والجمهورية الإسلامية بروتين بوديس سنقوني سوقدا أما مسألة كما نزل من أما ممكنة كبيصال لما ناكش شاركانا كبيصال مراسم بجيجيت لا سيناء الجمهورية الإسلامية مستقيما بيصال هدف قرار بالجيت كبيصال يقتضي بيانهم كيف الخاصة عليه نظام سلمي الجمهورية الإسلامية على رغم وكيف يزدبر فرق مناسبات أقمانية اجتماعية يشد مدافعين السلسل بيصلا مناسبات بيصلا توليد اجتماعي سلمانية وحكومتي سلمانية عليهم كيف الخاصين بيبدأ وجود اجتماعي عليكم تدشتانك معلومة تقابلك بيصلا جدية تقابلك الجمهورية الإسلامية تلاشكات كمان عميد وهم أساسا وسا كلو عوضة لساتش كردان كما مثلا شو أصلا من بعد كذا مثلا شو يوم شانسنا مثلا خيابان سينوسا منطقي كأنجمن كاغران ساختماني أنا بضل وشنا شو بس مراسم مين ينقل مراسم قدام ليش أول ما هم ينقل شعري عندك هاي قال معلم اتحاد وهي بتوزن يعني سياسي آزاد بين أو أمهن قال أنا كل واحد سخنان ينقل علينا
ئەمە ممکنە بەڵام ئەگەر مەسەن تۆ ئەگەر ئیجازە ئێدارە دەم یاگە بەسا پرسیاریشتر بێ دەسەر قضیەکە بێستا چ کردن هەل لەیسەوە کە بە قۆڵمان ببورە سمایلی وەیسی ببورە پێت خەتاکەم وەختەکەمان زۆر نەماوە 4-5 دقە زیاتر وەختمان نەماوە پرسیاری دووەمم حەزەکەمە خۆت هاتیتە سەریەوەی کە بەوردی ئیشارەت بە ئەوزاوە ئەحواڵی ئێستا و مبارزات و تەقابلی خەڵک لە دژ بە جمهوری ئیسلامی ئیشارەت پێکرد پرسیارەکەیم نەمایە لەم فەزای ئێستای ئێرانە کە ئەم مبارزاتە وەسیعەن لە هەموو سەراسەری ئێرانە بەردەوامە فعالین و سازماندەکانی مەراسمای ئەوەڵی مانگی مێ لە کوردستان دەبێت چ بکەن و چه هەنگاوایەکی جددیەتوانە هەڵگرن بۆ هەرچی باشکۆتر بەرگوزاری ڕۆژی جیهانی کرێکار بەنظرم گام ئەسڵی و ئەساسیە مەسە کە بێسا کل لە ئەو سازماندەکان و فعالینە ئەسلیەوە بێ سکتاریزم بێەوەی کە بێسا مەجموعە مەسایلێکی بێم جۆرەشتانە بەیەکەوە دانیشن تدارک دین بۆ بەرگوزاری بەراسم باشکوه ئەمینە بێسا توافقی گۆ هەماهەنگ بن هەماهەنگ و هەمگام بن لەسەر مەسەر و بەعنوان ڕۆژێکی هەمبەستگی تەبەقاتی کاریگەری چاوی لێ بکەن ئەمە یەک دوو بە دەر و دەشت و سەحراوشە مەشێت مراکز ئەسی شارەکانە شێ بگرن لەمەرکز شارەکانە بن ئەم جۆرەشتانە ئەم کارگەرەکەن قەت دامۆشتە لە سوینکەن یەک شعار نووسیشتە کە دەست پێکەن مەسا لە شارەکان لە پای دیواریشتا بژی ئەوڵ ماهمێ زندانی سیاسی ئازاد باید گەدەر معلمین جای معلمین و کارگەران بەسڵا زیندان نیست مەجموعە ئەمە سایرێکیا بۆ شێوەکەین ئەمانە کەین بێوە خواردیاری بێسا درود بێسا دفاع لە ئازادی بەرابەری بێسا ژن و پیاک دفاع لە حقوق مناڵان ئەمانە مەجموعە مەسایلێک کە دیتوان بە شێوەی شعار نووسین و جاشەکەن سازمان یافتە هەدەفمەند بەرنامەڕێژی کەم شتە پایان قەزیە ئەمە مەسەلەیەکە ممکنە ئەوەتە لە ارتباطێک شارهای متفاوتە نکتە سوێمێک کە توانی بێتون جار مەسەن لە شار کە بەسەر مەحافڵیان لە شارەکانە کە مەسەن هەماهنگکەن بەیەکەوە کە بێسا لەسەر چکردن ئەم باەتکردە کە بێسا هەماهنگ و غێر هەمبەستگی تەبەقاتی اجتماعیەکەی دوای بێتەوە مەسەلە ابتکاراتیان بێت مثلا فەرزکەن نمونەکەن لە شارەکاندا مثلا لە جریانە بێسا خیلیش انقلابیە یەکێوە مەقسەیەکن لە شار سەخزا ئەوەی مەسەن هەمیشە سێ مەحەلەی ئەسی ئەساسی لە شارستا من سەخزا لە سەخزا زندگی کردن و مەحەلاتێکە باسی کتەبەی ماڵاوە دوای بێتەوە کەریماوە ئەم جۆرەشتانە کە مەسەن لە شوێنەگەر شارستنەوە ئەمانە قاریگە دەشت بەستەکاری زۆشتا کەوەتی باسی کرد مەسەن ئەمانە مەحەلەکەن متفاوتی بوو هەر بۆشەی کە حکومەت هێرشێکەکە لە حالی دۆسیان پێکرد معلومە سازمانیاتەوە احتیاجاتە و ئەوڵ مامیش شێو کارگەری وا کردێت ئەمە جواب فەزای کە مەسەن کە لە ساڵ 2015 لە شارستا وایان کرد سێ چوار نقطەیان دانیا و ئەو نقطە کە حکوومەتی کردەوە دوای بێتەوە شوێن گومکێ ئەوەتە شوێن گومکێکەن لەسەم قەزیە ئاجز غەڵەت بدەن جمهوری ئیسلامی بچێتە نیروگەری بچێبان لە شوێنگەری کاکەوەسەر جمهوری ئیسلامی غافڵگیرکردنەوەیان بە ابتکاری کە سەری عملکردن ئەکس و عمل نیشاندانە چ بەناسبەکانیان بگرن بەشێتیشی مەسەلەی مەحەلاتە مەسەن بۆ نمونە جیاوازەوە کە بەسا مەراکز شارەکان مەحەلە تەرەددوم جۆرەشتانەکەدانێن ئەمانە تەئکیداتێکە مەسەن مەحەلات مەسەلێکی جدی و ئەساسیە تونەوا کە مەسەن بۆ چوارشەمە سووری و نەورۆز و مەجموعە مەسایلی کیاواکەوی کە مەسەن ئیمسال چەندین نیادانیا بوو ویدیکلی بۆ ئەم جۆرەشتانە کە مەسەن شاری وەزنە لە 5-6 مەحەلە مردم بۆ خۆی جەمع بوونەوەیان کردو چوارشەمە سووری ئاگریان ڕۆشن کردو هەڵپەرکییانە کرد دەوڵ سۆڵنا ئەی کوتاوەم جۆرەشتان چۆپیانە کێشا ئەمەی چەکتی بۆ ئینکەن بۆ ئەوڵ ماهمێ ممکنە شیرینی بڵاوکەنەوە جەوفەزایکی عمومی بدرگی بەسەرەوە قەزیە کە بەسا بتوانێت جەوفەزای بێستا کە چۆن گرامی داشت ئەوڵ ماهمێ ئەم هەم بەسی تەبەقاتی چۆن مەسەن جای شوێنی کوردستان یا کول ئێران 95% بەرمە کارگەری و زەحمەت کێشە ئەم ڕۆژە کە بتوانێت بە نەتیجەی بگرێت بۆم جۆرەشتانەکە بێتان لەبار معیشەتی سیاسی ئەڵسادی اجتماعیەوە نیشانەیە کە بەسا 98% جامعە زیندگیانە کردێ ڕەفا و ئاسایشەوە ئەمە مەجموعە مەسایلێکە بیکەن کە جمهوری ئیسلامی زمانی کە تێ بێستا ذهنیەتی این مەرکەز شارەکانە لە مەحەلاتەوە گە ممکنیانەوە لە مەحەلاتەوە مەسەن ببێنەوە و ئەم وەزیفەیەکی بەڵام جەر و دەشت و سەحرا چوونەم جۆرەشتانەوێت بەشی ممکن بەشایەکە مەسەن ناو کارگەران مەراکز کاریە جمهوری ئیسلامی نێڵێک یا کارخانەکان تعتیڵ ئەوە تعتیڵە ئەوێ تعتیڵی کرد ئەگەر هین نەبوونجا فشار بێرن کە بە شێوەهای متفاوت
ئەم جەژنە ئەوەتە وەڕاست و پایکویش بگە بیکەن و بێسا نیشان بن کە هەشت ئەوە ماهمێ ڕۆژێکی تەبقاتی کاریگەرە مەسلێکی پڕ مهمە ئەمە بێسا بەنەوە ئەی نقطە عەتفێکە بۆ سەرنگونی جمهوری ئیسلامیشەوە وە سەرنگونی بێسا نظام سەرمایەداری بەقاری بێسا نظام سیستمی سوسیالیستی لە جامعە نکاتە بەڵێ بڵێ فەرموو جملەکە تەواو کە فەرموو و ئەو مەسەلەکەی کە نکتەی کەمنیمە بەنظر من لەو قەتنامەگەلا کەینەکەن شەڕێکی کۆنەپەرسانە ارتجاعی لە جۆڵەکەی کە بەناو ئوکراین هەست کە بێسا شەڕ بین بێسا قودرەت هەیە گۆرەی سەرمایەداری دنیای بۆ کە بزا قوتبای متفاوت بێسا بەناو خۆیان داقسان و خات دنیا شکل پێدا لەم جۆرەشتانە بەنظر ئەم شەڕێکی ارتجاعیە لە پلاکاردەکانە بنووسن عليه ئەم شەڕە بێدرەنگ فۆری ئەبێ تەواو بێت ئەم شەڕێکی ارتجاعیە و منافق کارگەر زاخمەکیش مردم ئوکراین و رووسیەتیان نیە ئەمە مەسلەیەکە ئەو هەمبەستێکی تەبقاتی جیهانیە و دفاع لە مبارزات مردم کارگەر زاخمەکی لە فەڕەنسا کار لە جەریانە بەنظرم ئەمە مەسایلێکە ناوێت فراموش کردێت فرە جددی و ئەساسیە زۆر سپاس بۆ تەوزیحەکان ئەسمایلی وەیسی پرسیار زۆرە بەڵام متەسفانە وەختەکەمان ئیجازەمان پێ نادا و گەیشتنی تا ئاخری وەختەکەمان زۆر سپاس بۆ تەوزیحەکان تۆ بۆ بەشداریت لەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بینەرانی یازید و خۆشەویست هاتی لە کۆتاییەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری دامەیی بەرنامەکان بن کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم شاد و سەرکەوتوو بن